بە ئامادەبوونی یاریدەری بەڕێوەبەری گشتی پەروەردەی سلێمانی و هەروەها بەڕێوەبەرایەتی پەروەردەی قەزاکان و بەڕێوەبەری پەروەردەی سێسایاق و بەڕێوەبەری پەروەردەی گەرمیان و بەڕێوەبەری هۆبەی خوێندنی ناحکومی لە بەڕێوەبەراتی گشتی پەروەردەی سلێمانی کۆبوونەوەیەکمان لەگەڵ بەڕێوەبەری هەموو قوتابخانە و باخچە و پەیمانگا ناحکومیەکانی سنووری بەڕێوەبەراتی گشتی پەروەردەی سلێمانی و هەروەها هەڵەبجە و هەروەها گەرمیان ئەنجامدا. تێیدا ڕێنمایی پێویستمان پێداون سەبارەت بە خوێندنی ناحکومی و فەرمانی وەزاریمان بۆ شی کردوونەتەوە سەبارەت بە چۆنێتی ڕەخساندنی دەرفەتی کارەوە. پێمان ڕاگەیاندوون کە دەبێت تەواوی ئەو فەرمانەوەکو خۆی جێبەجێ بکرێ پێشێرکردنی یاسا و ڕێنمایەکان ئەوەی کە پێویستە بە یاسای ژمارە 14 ساڵی 2012 و هەروەها ڕێنمایی ژمارەیەکی ساڵی 2016 خوێندنی ناحکومی بە هیچ جۆرێک لە هیچ قوتابخانە و باخچە و پەیمانگایەک قبول ناکرێت و ڕێنمایی پێویستیان پێدراوە کە چۆن ئەتوانن دەرفەتی کار بۆ دانەمەزراوان بڕەخسێنن و ئەمەش بەلای وەزارەتەوە بابەتێکی زۆر جددیە. ئێمە لە شاری هەولێریش لەگەڵ بەڕێوەبەری باخچە و قوتابخانە و پەیمانگا ناحکومیەکانی هەولێر کۆبوونەوەمان کردووە. هیچ سلێمانی و هەڵەبجە و گەرمیانیشمان ئەمڕۆ تەواو کردووە بە تەنها دهۆکمەوە لە دهۆکیشا ئەو کۆبوونەوەی ئەنجام بدەین بۆ مەبەستی ئەوەیە کە زیاتر تەوزیح بدەین لەسەر چۆنێتی جێبەجێکردنی فەرمانە ویزاریەکانمان.